الله أكبر لا إله إلا الله. ڕۆژی هەینی ڕابردوو ڕۆژێک بوو کە لە دوای ئەنجامدانی نوێژی عەسر لە ناو حەرەمی مەکەدا ژمارێکی زۆر لە حاجیان ڕوبەڕووی مرگ بوونەوە. قەدەریش ڕێگر بوو لەوەی تەواوی فەریزەکانی حەجکردن ئەنجام بدەن. هێزی بەرگری شارستانی سەعودی ڕایگەیاند ژماری ئەو حاجیانی کە بەهۆی کەوتنی کرێن تاوەرێکەوە بەسەربینمیچێکی حەرەمی مەکە و بەشێک لە گۆڕەپانەکەی یانیان لەدەستداوە گەیشتۆدە 107 حاجی. هەروەها 238 حاجی تریش کەسیانیان کورد بوون بریندار بوون و برینی هەندێکیشیان سەختن. ڕووداوەکە سەعودی خستۆتە دۆخێکی ئاڵۆزەوە چونکە لە کاتێکدایە کە ئامادەکاری بۆ پێشوازیکردن لە نزیکەی 2 ملیۆن حاجی دەکات بۆ ئەنجامدانی مەراسیمەکانی حەج و ڕووداوەکەش ترس و دڵڕاوکێی لە لای حاجیانی سەرجەم ناوچەکانی جیهان دروست کردووە کە ئێستا لە شاری مەکەدان. بەوتەی دەسەڵاتدارانی سەعودیە ڕووداوەکە بەهۆی بارانێکی بەخوڕ و هەڵکردنی بایەکی بەهێزەوە بووە بە خێرایی 83 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا کە دوای نوێژی عەسر شاری مەکە و دەوروبەری گرتەوە. حاڵەتی سووریش لە نەخۆشخانەکاندا ڕاگەیەندراون وەک ئاماژەیەک بۆ زۆری قوربانیەکان. أنقل تعازي سيدي خادم الحرمين الشريفين خالد فەیسەڵ میری شاری مەکە ڕایگەیاند دوو لیژنە بۆ لێکۆڵینەوە و زانینی هۆکاری ڕووداوەکە پێکهێنراوە و تیشی بریندارەکان دوای چارەسەرکردنیان دەتوانن مەراسیمەکانی حەج تەواو بکەن و حکوومەتیش کار ئاسانیان بۆ دەکات. هاوکات ڕەشەد تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا و نەبیل عەرەبی ئەمینداری گشتی کۆمکاری عەرەب و جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا پرسە و سەرخۆشی خۆیان بۆ کەسوکاری قوربانیانی ڕووداوەکە ڕاگەیاند. ئەوە لە کاتێکدا ئەو کرێن تاوەرە یەکێک بووە لە دەیان کرێن تاوەری تر کە لە پرۆژەی فراوانکردنی حرەمی مەکەدا بەکاردەهێنرێن و بە گەورەترین کرێنیش لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا ئەژمار دەکرێت. ئەوەش یەکەم ڕووداو نییە کە حرەمی مەکە بەخۆی ببینێت و چەندین ڕووداوی ترتیایدا ڕوویان داوە کە ئەمانە هەندێکیان لە ساڵی 1975دا بەهۆی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە سادرگەیەکی حاجیان 200 حاجی گیانیان لەدەستدا. لە ساڵی 1970دا بەهۆی هێرشی هێزە ئەمنیەکانی سعودیە بۆ سەر خۆپیشاندەرانی ئێرانی لە مەککە 402 کەس کوژران کە 275یان ئێرانی بوون. لە ساڵی 1990دا بەهۆی لە کارکەوتنی سیستمی هەوا گۆڕکێ لە تونێلی موناو پاڵنانەوە 1426 حاجی گیانیان لەدەستدا. لە ساڵی 1994دا 270 حاجی لە کاتی شەیتان ڕەجەمکردندا لە مونا بەهۆی قەرەباڵغی زۆرەوە گیانیان لەدەستدا. لە ساڵی 1990دا بەهۆی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە چادرگەی حاجیان لە مونا 343 حاجی گیانیان لەدەستدا و 1500 تریش بریندار بوون. هەروە لە ساڵی 1990دا 118 حاجی لە کاتی شەیتان ڕەجەمکردندا لە مونا گیانیان لەدەستدا. لە ساڵی 2004دا 251 کەس بەهۆی پاڵنانەوە لە کاتی شەیتان ڕەجەمکردندا لە مونا گیانیان لەدەستدا. هەروە لە ساڵی 2006دا لە کاتی شەیتان ڕەجەمکردندا کە بەریەککەوتن و پاڵنانی تێکەوت بوو 364 حاجی گیانیان لەدەستدا. هەمان ساڵ بەهۆی داڕوخانی هوتێل مەداع لە ناوەڕاستی شاری مەکە 76 کەس گیانیان لەدەستدا. 2 ساڵە سەعودیە دەستی کردو بە قۆناغێکی تری فراوانکردنی حرەمی مەکە بە ڕووبەری 400,000 کیلۆمەتر دووجا کە سەرجەم قۆناغەکان لە ساڵی 2020دا تەواو دەکرێن و کە بە گەورەترین فراوانکردن لە مێژووی حرەمی مەکەدا ناو دەبرێت. بە تەواوبوونیشی 2,200,000 زیارەتکار لە یەک کاتدا جێیان تیادا دەبێتەوە. کاروان شێخ موحسین NRT